خجالتنامە خجالەتە ناخۆ عالەمی بێ تۆم نیستن تەنیا تۆم خجالتنامە بە دڵی عەمەلی ڕاز و نیازمە کاچنەم وێری خوایە خەجاڵەتەنا منی گوناهبار خاسەم فرەکەمە و گوناهم گەڵایدار دڵ بێن هوێرانە و کەلاوە کۆنێ وڵوڵ بێنە پێسۆ وێچنێ مورانەی گوناه وێرانش کەردا دەرونی پیسین زوو حیاش بەردا شەرمەزارەنا خوای مهرەبان گوناهبارەنا چوون دڵنەیواران ڕووسیاوەنا خەجاڵەت و وێم نەفسیم کوشتانی وێم کردم بە وێم حسیب مەکریۆ یۆ بژمار و ڕەحم و وێوارنی من گوناهتیان و ڕەحمە خەڵاتۆ گوناهن وەفام ڕەحمە خەڵاتۆ گوناهن وەفام گەڕ ڕەحمۆ نەبۆ تاریکەن ژیوام ویرە چنم ڕەحمە و ڕەحمەتە گۆرەوێتەنی حاڵم مەینەتە گەر تۆ نەوێریجە گوناهانم ئۆلا و کێشبەر و سکاڵا و حاڵم وە فەرماوانت کەلام شەکەری جەشەکەر شیرین قل یا عیبادی لا تەقنەتوتەن تۆجە بزورگیت خەیلی دڵوەشم من پێی ڕەحمەتیت چون کەلامتەن گوناه جەمیعەن یەغفیر و هۆری عەفوی ئامتەن عەفوی ئامتەن بەنای خۆی گەورە و میهرەبان سڵای خواتان لەبێت خۆشەویستان و ئازیزانمان زۆر خۆشحاڵین لە شەوێکی دیکەی مانگی ڕەمەزانی پیرۆز بووینەوە میوانی ماڵەکانتان هیوادارین خۆی گەورە ڕۆژ و تەعاتی هەموو لایەکی قبول کردبێت و ئێوەش ئەم چەند ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان بە عیبادەت بەسەر بەرن ئینشاءڵڵا. خۆشەویستان پێش ئەوەی کاک دانیار سڵاوی خۆی بکات و سڵاوی لێ بکەم منیش زۆر سپاسی سپۆنسەرەکەم دەکەم MK شۆپینگ کە ناونیشانیشیان دەکەوێتە جادەی کاک ئەحمەدی شێخ سەر و مزگەوتی گەورە بازاری بەختیاری بەرامبەر بازاری ڕازاوە یەکەم دوکانی لە چکەکات. سڵاو لەبێت باشی تۆ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان لە هەرجێگەیەکەن دەخوازین کە ئینشاڵڵا تەندروست باش بن و لەم شەوە پیرۆزانەدا ڕەحم و میهرەبانی خوای باڵا دەست بڕژێت بەسەر هەموو لایەکتاندا ئینشاءڵڵا. ئازان و خۆشەویستانمان لەم شەوە پیرۆزانەدا ئێمە لە بەرنامەی گەوهەر لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین هەر جارە و هەر شەیەک بە بابەتێک هەوڵ دەدەین کە دڵەکانتان بکەین لە ئیمانێکی سەلیم و هەوڵ دەدەین ئینشاءڵڵا بەم بابەتانەی ئەم شەویشمان کە بابەتێکی عیرفانی هونەری هۆنراوی پڕ لە ئیمانی پێشکەش بە ئێوەی ئازوو خۆشەویست بکەین کە دڵ و دەرونی ئێوە و دڵ و دەرونی ئێمەش جۆش بدەین بە شعرە ناسکەکان بە ئەو ئاوازە جوانانەی کە هەن تایبەت بە مانگی پیرۆزی ڕەمەزان. لەگەڵ میوانەکانم گفتوگۆ دەکەم و بە خێراتنیان دەکەم بەڕێز خاکی هەورامی شاعیر و هەروەها
مامۆستا سەفین حەسەن سرود مامۆستا سەفین حسین سرود بێژی خوا بەخێر بەسەر دوو چاومان زۆر بەخێر بەخێر بنیاخوا کاک ئارام ناسراو بە خاکی ئەورانی یخوا بەخێر بەسەر دوو چاومان بەخێر بنیاخوا کاک ئارامجان لە جەناب تۆ دەست پێ بکەم بەخێراتن دەکەم مانگی ڕەمەزان چۆن بووە ئەمساڵ بەلای تۆوە لەگەڵەوەی کە بەهار و بەهارێکی تەڕ و بارانایی و سەرەتا بەناوی خۆی گەورە و میهرەبان پێم خۆشە بە زمانی هەورامی وەکو چۆنەڵێن هەورامیەکان لە شوێنێک بوون حەزەکەن ئەو لەفزە شیرینەی خۆیان بە هەورامی پەیامی خۆمان بگەێنین بە شانازیەوە من دەستوەشی تاونەکەر و پێ ئی مێمانداریەیە سپاس تاکەر و بەڕاستی دەرفەتی فرە زیێڕین بێ بلامنۆ مەمنونتانە دەستاوەش بۆ بەرنامەکەی تا فرەوەشێنێ سی گەوهر بەڕاستی گەوهری و نمایش کردی پێشکەش و خەڵکی کردی خەڵک تەژنۆ گەوهراشانە کە لازمشانە ڕۆحیە لازمش پا بابەتە ئیمانیانە ڕەمەزان و ساڵی بەڕاستی ڕەمەزانی چوو جیاواز فرەوەش چونکە ڕەمەزان پێ ئینسانی مسلمانی ساڵ بە ساڵ حتمی وەشترا چونکە منۆنە بابەتی لەزەت وەشتر ژیوای چنی خوای زیینەکە دۆ یاد ڕاتمی زیکرەکە سەڵەواتدای سەر و پێغەمبەری صلی الله علیه وسلم بۆکەی ڕەمەزانی فرەوەش و بەڕاستی پڕبەرەکە دەبێ و کاتێکێکش وردە وردە گەرمان نەمەنن تاواتی زیاتر و ناڕەحەت بوو سپاس بێخۆی الحەمدولله کاک سەفین یخوا بەخێر بیت بۆ جاری دووەمەواداری بەڵامی تر ئەم جۆرە بەرنامانە پێویستی بە جەناب هەیە یخوا بەخێر بێت دووبارە خوا سەلامەتتان کە یادارین بە ئەمەرەکانت ئەم شەو دڵدەروونمان ئارام بکەیتەوە موفق بنیان خوا دیارە لێرە و لەوێ نەزارێکی باشی چاکی کردوێتەوە مەسلەی ئەو ئامێرانی کە شەرقین و بەتایبەت لە وڵاتی خۆمانە کە گوێت لە هۆنراوەیەکی وەکو جەنابی مامۆستا خود شیعرەکانی تر ئەبێت حتمما بەتاڵایەکی تر ئەبینی کە ئەویش وەکو جوانکردن تەبان جوانترکردنی بابەتەکەویش مەسایلی ئامێرە مۆسیقاکانن کە ئەگەر بتوانرێت بە مۆسیقایەکی یاخود بە مقامێکی باش یاخود شوێنێتی هەڵبژاردننی نەمەتی شیعرەکە لەگەڵ مۆسیقاکە بە پێچوانەوە ئەمانە خۆی گرنگێکی تەواوی هەیە بە حەقەدەوە ئەتوانم بڵم بەیەک نانکریا خود ئەتوان بڵم داوای ئەکات خۆلەش ساوێ جەنابەت بێت پێشتر لەگەڵ کاگەرام قسەمان گوتم سەفینمان لەگەڵای و سنتور و کۆمەڵگای ئەمریکی زۆری پێخۆشجا شاعران لەگەڵ تێکستەکانیانە جۆرە مۆسیقایەکە کاگەران لەوانێ زۆر بە جوانترەوە بابەتە بگانی وەکو وایە خواردنێکی تایبەتت بۆ دانرابێ کاتێک من وەکو ئەحساس و هەستی خۆم شعر بە مۆسیقاوە وەکو وایە ترش و خوێی تایبەتی ینی جوانی شعر بە دنیایی لە مۆسیقایە بە تایبەتی دەست و پەنجەکانی مامۆستا خۆشە بەڕاستی مۆسیقایەکی سنەتی گوڕوتینە گەیا بە شعر ئەو کەسی کە شعرەکەش خوێنێتەوە ئەتوانێت ئەدای خۆی بە جوانتر ئەدا بکە ینی ئاوازی دەربڕینەکانی ناسکتر بێ لەگەڵ تۆنی مۆسیقاکانە یەکەساسەکە دروستە باس تاکەر یەکتریشن هەرگوێی بینەریش پڕ ئەکات و خۆشترگوێی بینەر مامۆستا خاکی مێ بزانم هەموو شارەکانت بە زمانی هەورامی نووسیوە بەشێکیان هەورامین بەشێکیان سۆرانیم ئەوەی زیاتر کە هەورامیە زیاتر با بڵێن هەندێکیان وەسف و سەنای پێغەمبەر صلی الله علیه وسلم هەورامیم هەیە بەڵام تر پێویستە کات زیاتر شارەکان سۆرانی بن چونکە ئێمە ڕێژەیەک خەڵکی زۆر پێویستە ئەو پەیامەی بیگەێنی تەنها بۆ هەورامی زمانەکان نەبێ پێویستە خەڵکی تریش لە ئەدای ناخی تۆ تێبگابزانێ وشەکانی تۆ ئیلهامی تۆ هەست و ئیحساسی تۆ چێ تا خەڵکی سوودی لێوەربگرێت شارەکانت هەمووی لە چوارچەوەی ئاینیە یان چوارچەوەی نیشتیمان و بابەتی هەر هەمووی لە چوارچەوەی ئاینیە بە تایبەتی بابەتی سەرزەنشتی نەفس لۆمەی نەفس ئیحساسکردن بەوەی کە من بەندەیەکم گوناهبارم لەو دایرەیە تا بڵین زیاتر تێکستەکانم نووسیوە هەندێک جاریش لە بابەتی بابلین وەسفی پێغەمبەردا صلی الله علیه وسلم لەو بوارەشە وەکو چۆنەڵێ کۆڵانە هەندێک وشەمان نووسیوە گەر خوای گەورە لێمانی قبول کات و مەرحەمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بمان بەخشێ بۆ موشە هەڵی تو پەڵیتانە چونکە پێغەمبەر زیاتری شیاوە زۆر باشە کاگەرام دیدی شاعران دیدی خودی خۆت بۆ ئەم شەوانەی کۆتایی چۆن چۆنیە لەوانەیە ناسکتر ئێوە بنووسنوە زیاتر نزیکتر بن لە خۆی باڵا دەست لە بەرەوەی کە هەموو ماستر قاڵین بە عیبادەت و بە زیندووکردنەوەی ئەو شەوانە
من پێم وایە شاعیرەکان ئەگەر خۆشیان تەنها بن ڕاز و نیازەکانیان جیاوازە تێکستەکانیان لەگەڵ خوادا بە مەرحەمەتێک ینی بە ئیلهامێک بە ئیحساسێکی تایبەتی ئەچنە حزوری خوا ینی جۆرە تایبەتمەندیەکی هەیە با بڵین ئەوە نابڵین لە خەڵکی تر بە پلەیەکی بەرز نا ئەستەغفیروڵڵاه مەبەستمەیە وشەکان کاتە شاعیر ڕیزیانەکە تەنانەت پاڕانەوەکانیشیان نزاکانیان دەربڕینەکانیان دەربڕینێکی جیاوازن ینی بە جۆرێک وشەکان ڕیزەکەن هەم ئیحساسی با بڵێن بیسەر ڕاکێشێ هەم بتوانێت ئەوەی کە ڕیزی کردووە ئەو وشانە بە جوانی شتێک بێ بیسەر و ناخی خۆشی پێی ئاسوودە بێ مامۆستا خاکی عیبادەتەکان چ لە مانگی ڕەمەزانە خود نوێژە دوعاە شەوانی لەیلەتول القەدرە ئەم جۆرە عیبادەتانە کاریگەری لەسەر شاعیران هەیە طبعا بە تایبەتی عیبادەتەکان لە ڕەمەزاندا کاتێک کە ئەم کرۆکی عیبادەتەکان کەوتونەتە شەوەوە شەویش وێزگەیەکی گرنگی شاعیرانە عابیدانە زاهیدانە خواناسانە ئەوانەی کە عاریفەکان پێشتر کە بەردێکیان خستوەتە سەربەرد و توانیویانە ئیلهامی خۆیان شتێک بنووسن لە شەودا زیاتر وشەکانیان نووسیوە بۆیە شەو لە لای شاعیران زۆر زۆر جیاوازە ینی تێکستێکی شەو بەرامبەرە بە 100 دێڕە تێکستی ڕۆژ چونکە ئیلهام لە شەودا چڕ ئەبێتەوە لە ناخی کەسێکدا کەس نایبینێ بێجگە خوا ئەم بەندەیە لە چوارچێوەی دیوارێکدایە دانیشتوە ئیحساسی خۆی ینی وەکو چۆن ئەڵێ هەورامی خۆی جەمەوەکە خۆی خڕەوەکە هەموو تەرکیزی ئەخاتە سەر ناخی خۆی ینی وشەکان کە لە ناخەوە لەدایەگە بن لە تاریکاییە گە ڕووناکیەک مۆمێکی بچووک لە بەردەم یابێ ینی مرۆڤ ئەو کەسی کە دەزەبا بۆ خامەکە و شتەکان ئەنووسێ هەست ئەکا پێش هەموو شتێک هێشتا وشەکان لەدایک نەبوون لە ناخیان لە دڵیان هەستەکەم کەسە لە کەسێکایە باڵانسی خۆش لەزەتی تاموچێژی عیبادەتی لە ناخیا بەرزە بێتەوە بۆیە ئەم بابەتانە لە شەودا لە لای شاعیران زۆر زۆر جیاوازە ینی تەنانەت من پێم وایە ئینشاءالله هەرواشە شعرەکانیان چۆن نوێژەکانیان بە عیبادەتە ئینشاءالله ئەم تێکستانە شەرمی کە هەر شاعیرێک هەر کەسێک وشەیەک ئەنووسێ بە عیبادەت بۆ ئەنووسێت چونکە لە کانگایی لە دایکبوونی ساتە وەختێکی گرنگدایە دڵ لەو کاتەدا چەندان دڵ هەیە لەو کاتەدا خەریکی گوناهن بەڵام ئەو بەندەیە لەو ساتەدا خەریکی ڕاز و نیازێکە شاعیر بە شعرەکانی بانخواز بە وتەکانی هەر یەکەو بە ئیلهامەکانی هەر یەکەو با بڵێن بە ڕازەکانی کاکسەرنیان ئەم دەشەوەی کۆتایی کە لەم شەوە پیرۆزانە داین ئەم شەوانە لای تۆ چی یەگەێنێ وەکو سرود بێژێک و ئەما بێت دەستی نووسینیشە هەیە جەنابەر قوربان معلومی جەلال مامۆستاشە مەسەلەی ئەم دەشەوە هەروەکو چۆن لە وەسفی پێغەمبەر و لە باسی پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سڵام هاتووە گرنگیەکان زیاتر ئەو پێ بردووە ئەو بۆ ئێمەی باس کردووە کە ئەو کاتی کە دەشەو هاتووە کەسێکی زۆر جیاوازتر بووە لە 20 شەوەکەی تر لە یاخود بڵێن لە 20 ڕۆژەکەی تر کاتێکە مێزەری خۆی توند کردوێتەوە کە جلوبەرگی خۆی قایمتر کردووە ئەمە خۆی لە خۆیان بابەتێکی گرنگتریەتە پێشەوە کەویش مەسەلەی وەکو چۆن ئەڵێ إنما الأعمال بخواتمها یا ختامها مسك دائما لە ماڵ ئاواییە شتەکان ناسکترە بێتەوە دڵەکان ینی بڵێن پڕ گریان ئەبێتەوە وەکو چۆن دۆستێک خۆشەویستێک شەوەکەی دائنیشیت یاخود خەبەری ئەوە هەیە کە دوو شەوێکی کە ماڵاوی ئەکا وەکو ڕۆژەکانی تر پێشووتر نییە کە بەیەکەوە بوون گەشتت کرد و بازارەکەت لەگەڵا کردو طبعاً ئیتر وردەوردا جێ و پێیەکانی ڕۆشتنی و هەڵگرتنی پێیەکانی لەبەر چاوتە خۆی لە خۆیان خشەی پێیەکانی کە ئەڕوا بەجێت دێڵێ و ئەو وێنانی کە گرتوێتی لەگەڵ توێەوە بوو یادیاریانی کە لەگەڵ مانگەکەی خۆیان کە عنی بڵین هەستاویت و دانیشتووی لەگەڵیا هەموو کاتە یادگاریەک و دواتر لە ڕۆژگارێکی ترا کەوەکو باسیەکرێ و ئیمانمە پێێتی لە قیامەتە جارێکی ئەم وێنانە و ئەم ئەلبوماکرێتەوە تەماشایەکەیت زۆر باشە گفتووەکەمان شیرینتر کە بە بەرهەمێکی تر
تاکسیکردنەکە تۆ شتێکمان دەبێت حەزەکەین پێم خۆشە بابەتێکی تازە هەیە مادێکی تازەم هەیە لەسەر هیلاری جوانم هیلاری ماهی جوانم کە وەلو لەم دە ڕۆژەی ئەخیرە فریایەوە کەوت کە عڕستکرا ئێستاشە درەنگی نییە چکات لە مانگە پیرۆزەکەین ئەگەر ئەو مادەیە بە ناوی هیلاری ماهی جوانم ئامادە بێت خۆشە پێشکەشتانی کەمەوە گەر لێرەش دەنگەکە کاریگەران مامادەکەین ئێمەش باش ئامادە دەم هەبێت زۆر باش سحوري شوانيتو بهي واي قدري شود بقيمة غفرانيتو خولتها من بدوري خداي من ترازي بهي واي قدري شود بقيمة غفرانيتو خولتها من بدوري خداي من ترازي هلالي جواني ما هم مانگی خوشبونی تو
دیمەنی نسیم و بارانی تۆ دەستەکانە خۆش بێت کاک سەفین مامۆستا خاکی بەس پێشوی بمە لای تۆ با کاک سەفین ئەگەر شتێک ڕوونکردنەوەیەک هەبێت لەسەر ئەم بەرهەمە تێکستەکەی ئاوازەکەی وەڵا گرنگ بوو کە باسی بکرێت میلۆدیە مۆسیقیەکەی بێجگە لە بڵین ئەداکە وەرم گرتووە بەڵام خۆم عەسفم لەگەڵا کردووە بەڵام ئاوازەکە بڵین تقریبا لەم هەفتەی پێشووە لەدایک بوو تێکستەکەش کەلیماتەکان بڵین شعرێکی تاوانێ بەڵام کەلیماتەکان ئەگەر ڕووی ئەوەی هەبێت خۆم دابڕشتووە لە ستۆدیۆی ڕادیۆ دەنگی ئیسلامیش تۆمارە بکردووە بە هیواوی کە ئینشەڵا دەورێکی باشی هەبێت سپاسانەکەم مامۆستا ئارام باشترەزان شتێکی جوان مامۆستا خاکی جیاوازی ئەدەبی ئاینی تەنها لە وشە و ئەو ڕوخسارە ئەدەبیەوەیە کە هەیەی یان لە ڕووی ئەحساس و وردەکاری زیاترەوە جیاوازی هەیە هەردووکیان ئاوێزانی یەکتر تێکستە ئەدەبیەکان ئاوێزانی با بڵین وشە عیرفانیەکانن هەردووکیان یعنی ئەدەب و عیرفان دوو چەمکی سەرەکین هەردووکیان هیچ کام بە هیچ کام نابن ینی بە یەکترەوە جوانن وەیە سەیری تێکستە جوانەکانی مەولانا بکە سەیری وشە جوانەکانی مەولەوی بکە ینی دەزەبەی بۆ هەر شارێکیان بێجگە ئەوەی ئیحساسێکی تایبەتی تاموچێژێکی تایبەتی بە بیسەر ئەیە سیرەکەی بەڵام لەگەڵ ئەوەشە هەستەکەی با بڵێن تەوەری ئیمانیەکان تاموچێژی ئیمانی گەشە ئەکا پێی بۆ نمونە ئەوەی مەحویەڵێ لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بەبا ئەمرم قیامەت هەرمەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم ئەم کەس ئەی خوێنیتەوە چەند وشەیەکی جوان ڕیز کراون لە پاڵ یەکدا بەڵام کاتێک کە ئەچیتە دیوی پشتەوەی با بڵێن شارەکە سیرەکەی ئەم کەسە هێندە سەرزەنشتی خۆی کردووە لە ترۆپکی با بڵێن ڕۆحیەت و ئیمانیشدایە بەڵام لەو کاتەدا سیرەکەی ئەمەنە سەرزەنشتی خۆیەکە ئەمەنە عیرفانیانە چوەتە ناو بابەتەکەەوە هێشتا و عیبادەتانی کە ئەنجامی داوە هێشتا پێی کەمە بۆیە ئەڵێ مەگەر لە ڕۆژی قیامەت من ڕابچڵەکەم و قیامەتیشم بێتەوە فکر بۆیە ئەو دوو بابەتە بابەتی دەقە ئەدەبیەکان لەگەڵ بابەتە عیرفانیەکانیان دووشتن بێ یەکتری نایان کرێ ینی بە یەکترەوە جوان وەکو چۆن نوێژ بەبێت دەست نوێژ نابێ و دەست نوێژی بەبێ نوێژ نابێ ئەمانە لێک ئاڵاون بە یەکا بە یەکەوە زۆر جوانترن ئەو شێوازە لە شاعرانی ئێستا هەست پێەکەی وەکو خۆت کەوتوتە دەست شاعرەکە خۆی کەوتوتە دەست ئەو شانی کە دای ڕشتووە ئێستا بۆ نمونە ئێمە پیاوێکمانە بوو لە هەورامان کاک دانیار ئەیناسێ خاڵم سەفای پێوترا شعرێکی جوانی هەیە لێ مناجات من فکر و خەیاڵی ڕای نەجات من ینی ئەمە کەی نووسیوێتی نازانم بەڵام دڵنیام ئەو شعرە جوانانی کە هەمویان نووسراون لەدایکبووی کاتە درنگەکانی شەوان چونکە خۆیان ئاوێزانی ئەو جوانیە بوون بۆیە توانیانە کاتی غەفڵەتە بەڵێ ئەو کاتانی کە هەموو مرۆڤەکان خەوتن بەڵام ئەم بە ئاگایە هەموو مرۆڤەکان با بڵێن لە خەوی قوڵان ئەم لە زیندویەتیەکی لێوان لێو لە عیرفان و خۆشەویستی خوادایە بۆیڵێ مناجات من ڕووە کاتە خوا فکر و خەیاڵی ینی ئەڵێکی بیرم لایکی لەو ساتەیە لەو کاتەیە کە بەم مناجاتانە حاڵی خۆم نەجاتم ببێت لە محنەتی گۆڕ لە دەشتی مەحشەر لە هەموو با بڵێن تووڕێیەکی تۆ خۆیە ینی شعرەکەس تێکستێکی زۆر جوانە بە جۆرێک گەپارێتەوە لە خوا ینی تام و چێژ زۆر ینی بە بیسەر و بینەرەیە کاگەرام خۆی دڵدان بە شعر لە کاتی نووسینیا ئەبێتەوەی تەمەندرێژی ئەو شعرە ئەنی بۆ نۆ شاعرە کلاسیکانە ئێستش چەند سەد ساڵی کەش بخوێنەرەوە هەر تام و چێژی هێر کۆن ناک هەڵبەت بە دڵ ینی دڵی پێیاوە یەکشدەیە ئەمە چۆن سەتەلایەت ڕێژەکەی سیگناڵڵێ ڕووی کردووەتە نیرسال لە 150 لە 160 دڵەکان تا چەند ڕووبکەنە خوا وشەکانیش ئەوەندە کاریگەریانەیە لەسەر دڵ بۆیە دڵێک ئێستا بۆ نمونە مەولەوی ئەڵێ چی ڕێی چەند هەزار ساڵ تێی چەند حیجابات ذاتی حەق کەلام سوال جوابات یانی ئەگەر مەولەوی ئەم تێکستانەی ئاوێزانی لە 100 لەگەڵ خوا توانەوەی تەواوی نەبوو بێ
ینی ئێستا من و تۆ چێژ لە موشانە نابین خۆ لەوانەیە هەزارەها شاعر هەبن شعریشیان نووسی و کەسیش ناویان نازانێت بەڵێ حەدەسەکەی چییە؟ ڕووی سیگناڵی دڵی ڕووی حزوری دڵی بەرامبەر بەخوا ڕێژەکەی با بڵێن کەوتۆتە دەست ئاستی کەسەکە. من شعرەکانم تا چەند لەگەڵ خوا ڕاستەکەم تا چەند وشەکانم لەگەڵ خوا ڕاستەکەم ئەوەندە کاریگەریان هەیە لەگەڵ بەرامبەرەکانم. بۆیە وشەکانی ئەوان بەجددی زۆر زۆر تامزدرۆی عشقی حەقیقی بوون. کاگارم کاک سەفین کاتێککە ئەو شعرانی مەولەی خوێنیتەوە بە تایبەت مناجات و پاڕانەوەکانی یعنی مەگەر دڵێکی نازیان دڵ پڕەبیان دەسەکەی بەگریان کە بە تەواتی لی تێبووی کاگارەوانی بەتەکیت ئەوانەی کەتر ئەپارێتەوە. سەردار حەمەلاو باکیە بوو بە ڕەحمەت بێ کۆچی دوایی کرد. تۆ ڤیوەرجە من چەپڕین سافی من ڕووی زەردی ویم کافیە تێکستێکی زۆر زۆر جوانەڵێ کاکدانیارەگەر لە بیری بێ ساڵانی نەوەدەکان لە تێوەڵەکرا بە سرود ئەو کاتە کاکفار و لێرەوە سڵاو ڕێزمانەوەی خوایە من عەبدێ گوناهبارەنا ینی سەیری ئەم جوانی ئەم شانەکە وشەکانی سادەن بەڵام زۆر چێژ بە دڵە بەخشم. ئەڵێ خوایە من عەبدێ گوناهبارەنا پەی گوناهکاریم نامی شارەنا دە 12 دێڕە وەسف و سکاڵا و حاڵی دڵێکی با بڵێن شاعیرەکە خۆی سکاڵای حاڵی دڵێکی ڕەشی بردوۆتە حەزوری خوا سەرزەنشتی خۆیەکە. من بەم دڵەوە هاتوومەتە حەزوری تۆ تاوانبارم هەڵام زۆرە گوناهم زۆرە ینی ئەگەر تۆ لێم نەبووری کێ لێم ببوورێ. زۆر ینی تێکستەکەی زۆر زۆر جوان نووسیوە. ینی ئەم شاعرانە هەمویان کەوتۆتە دەست خۆیان ینی تا چەند وشەکانیان بە جوانی نووسی بێ لەو کاتێک کە حەزوری دڵیان ڕوو بەخوا بوو. ئەم گەورەی ئەم شاعیرە بووە زانایەکی گەورەی کورد مامۆستا عەبدولکەریم مدەڕیس هەستاوە بەشیکردنەوە و کۆکردنەوەی بەرهەمەکان ینی کاتی خۆی تەرخان کردو بۆ ئەم بابەتش لەگەڵەوەی کە دەرس و دەور و قورئان و حەفزی قورئان و ئەو بابەتانەشی هەبووە ینی مەدرسێکی تایبەتیشی دانا بۆ مەولەی بە خزمەتی ڕەسوولی ئەکرەم گەیشتون زۆربەی شەوەکان ئەوە خۆی لە خۆیان یعنی فەزڵێکی زۆر زۆر گەورەیە بە حەقەت یعنی هەر کەسێک خودی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام ببینێت یعنی فەرمودەیە فەرمی دۆزەخ ناسووتێت دوور ئەکەوێتەوە. جا خوددا فەرمێ وەکو وایە لە زیدوێتیان منی بینی بە جا بە حەقەت یعنی وەکو ژیانی بێخودیش کە باس دەکرێت لەم ڕۆژەوە ڕۆیشتووە ئەوەندەی کە معلوم بێ و دیار بێ باسی واکە کە ئەڵێ خەریکی نووسینەوەی تێکستەکە بۆ شەیەک دواتر خەوی پیاکەوتووە خەو بە پێغەمبەر ئەکرەمەوە بینی عەلەیهی سەڵات وەسەلام کاڵێ قەرەباڵخێکی زۆرە لای دەوروبەری خانەقا و ئەو شوێنانە ئەڵێن ئەوە چییە؟ ئەڵێ بڕۆ ڕاگە بگەرە مزگەوتی گەورە ئەو دەوروبەرە پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام تەواجودی لێ و تەشریفیان هێناوە. ئەفەرمێ کاگەمەوێ هەر بە بێوی قسە بکەم یەکسەر خۆشەویست فەرمێتی ئەو بۆ تەواوت نەکرد ئەڵێ ئەوە وای لێکردم کە یعنی تر دەست پێ بکەم یعنی تر ئەوە دەستپێکێکی تر بوو بۆی کە جارێکی تر بێم ئەحیای ئەو شیعرە بکەمەوە کە تا کۆتایی شەرێکە و ئاوازێکی بۆ داری وەرێکە و لە کۆڕێکی شیاریاوە جەنابی مامۆستایە کەسانێکی تر دەیخوێندنەوە. مەسارەگەجا تێکستی کەمەوە بخوێن ئینشاءڵڵا دڵ و دەرونی ئەمە بینەدانی شعرە ئاینیانە ئینشاءڵڵا. ئەم شعریان شعری سەودای دوعا ڕازونیازێکە لەگەڵ پاڕانەوە و بەرزکردنەوەی دەستەکان و هەندێک دوعا. سەودای دوعا. دوو دەستی ماندووی نێوژاری غەفڵەت دڵێ پڕ گوناه و هەڵە و موسیبەت چاوانی نێو نخرۆی مەعسیەت ئای بۆ دڵێ تێبگا لە حەقیقەت جەستەیە شەکەت و وێران ئاواز چڕێ چڕ لە کوچەی شەیتان دەبڵندی کە دوو دەستی تاوان بچۆ حەزوری خوای میهرەبان.
داخە چاوانی زەلیلی و هەڵەت هەڵگرە دڵی سیایی پڕ لە میحنەت بیخە تەرازوی لەپی مەغفیرەت ئامان سەد ئامان مەیخە قیامەت بچڕاوازی بە کوڵی بەدڵ بخوێنە دەوای نوری جوانی گوڵ سەودای دوعات بێ با چریکەی بێ گەلێ شیرینە لە دەستت نەچێ ببە میوانی ڕەب العالەمین بسڕە گوناهت بە دڵی یەقین مەبە بێ ئومێد لە هەڵەی زۆرت قەد واز نەهێنی تا دەبی ئەوین شیرینە سەودای جوانی دوعا بۆ دڵێ دەیچڵێ بەردەوام نزا سەری زەلیلت زەلیلتر بکە گەلێ گەورەتی تۆ لە لای خدا بەدڵ ئاوازی دوعا بێشک وێرانە ئەو لە لای خوددا ڕەقی و ڕەشی و تاڵی دەبێتە بەشی با کەست زۆر بێ لای خوا بێ کەسی ئەمما گەر دڵت چوویە حەزوری تۆ دڵێ جوانی خاوەن سروری فریشتان هەموو حەیرانن بۆ تۆ بۆ سەودای جوان و دوعای سەر ئەژنۆ پلەت سەنگینە لای خوا شیرینی دوعات گیرایە چون بۆ ئەوینی نورە ڕوخسارت ڕوخسار نورینی بێجگە لە خوددا هیچ تێ نابینی وەکو پەروانە دەتوێیتەوە تۆ لە ناو سەودادا بە دوعا ژیری دوو دەستی جوانت هان لە حەوادا خاوەن دڵێکی گەورە و نورینی خاوەن دڵێکی گەورە و نوری هەم ژەنێنی کاکسەفین جوانە هەم خوێنەوەکەی مامۆستا خاکی دەستان خۆش بەخوا کاتی ئەوەی بزانم پشوەر بگرین کاک دانیار بەس تۆزێک مناقەشەیەکی بچووکین لای ناوبڕێن کاگەرام مامۆستا فاتیحمان ئێواران سیگەوەر پێشکەشەکەجەمەوە هەموو ئێوارێ سێری وتە جوانەکانێک ماشەڵڵا دوعا مناجاتەکانی زۆر تایبەتن جا ئەو جارم مناقەشە ماوتم هەر لە بەرنامەکە وتم ئەم وشانە چۆن بۆ دی لەکوێ ماشەڵڵا ینی بەبەستم چی بوو لە شعرەکەی جەنابەت ینی کۆمەڵی وشە هەیە بۆ دوعا مامۆستا سەفین ینی زۆر تایبەت ینی بە ئیلهامێکی زۆرەوە نەبێت ینی ناتوانانی ئەوە ینی ئەم وشان جوانانە ڕیزکەی و پاڕانەوانە ئەم زەلیل بوونە لە بەردەم خۆی باڵا دەست مامۆستا فاتح لێرە نیە با وەسفێکی بکەین ڕووی دڵی مامۆستا فاتح ینی وشەکانی زمانی مامۆستا فاتح لەدایک بووی دڵێکە کە ڕووی وشەکانی ینی لێوان لێوە بەرامبەر بەخوا ینی هەر کەسێک بیەوێ ئەتوانێ وشەکان ڕیسکە بەڵام بە مەرجێک ڕووی دڵی لەخوا بێ بۆیە ئەمڕۆ هەندێک لە مرۆڤەکان ئەمە قسەی من نییە هەمومان بەشێکی زۆرمان نوێژەکەین چێژ لە عیبادەت نابینین ینی دوعاکەین چێژ لە دوعا نابینین
ئەگەر بمانەوێت چێژ لە نوێژ ببینین چێژ لە دوعا ببینین وەکوشە جوانەکانی مامۆستا فاتح یعنی بەڕاستی ڕووی دڵ ڕووی کردە خوا ئیتر وەکو چۆن ئەو هاوڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک ویستیان شەیدی بکەن ڕوویان وەرچەرخان یعنی ئەو هەر ڕووی لە قیبلە بووە ڕووی دڵی بەجەستە با ڕووی لە شوێنێکی تر بێ ینی هەر کەسێک بیەوێ ڕووی دڵی لە خوا بێ پشتیشی لە کەعبە بێ پشتیشی لە قیبلە بێ گرنگ دڵە بۆیە ئەڵێ لە فەرمودەیەکا فەرمێ ئین الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر قلوبكم وأعمالكم يعني خوا سەیری ئەم جەستانە ناکە ڕەشم سپیم جوانم بەرزم هەر جۆرێکم ئەمە لای خوا ئەمانە ئێمە لای مرۆڤەکانی ئەم سەردەمە بووەتە شتێکی ڕەمزی ینی بەجددی بۆیە خوا تەنها سەیری دڵەکانەکە وشەکانی مامۆستا فاتح خوای گەورە بیکاتە توێشوی قیامەتی وشەکانی زۆر زۆر جوانن ناسکن بۆیە وشەکانی لەدایک بووی ئەو دڵەیە کە ڕووی لە خوایە خوای گەورە لێی ڕازی بێ من بەجددی لە ماڵەوە دانیشین دەست بەرزەکەینەوە لەگەڵ ئەوە دوعاکانەکەین ئامینەکەین هەمووی ئەڵێن ئامین ئەجمعین خۆشی ئەوەی کە لە زیکری مەولانە هەیە شتێک هەیە من زۆر معجیبیم ئەویش ئەوەیە کە کاتێک کە بەندەیەک ئەخولێتەوە بە دەوری خۆیە ئەوان وەسفیەکەن ئەڵێمە خولانەوەیە بە دەوری هیارە چکە یار لە ناو دڵایە ئێمە هەموو خولانەوەیەکمان تەوافێکە بە دەوریە و هەموو پێکێشانێکی قاچیشمان بریتێ لە ئەوەی کە دان ئەنین بە تاوانەکانمانە و هەڵتەکی و بکەوێتە خوارەوە مامۆستا خاکی ئەو خوێندنەوە جوانەی کە کردت تاموچێژێکی جیاوازی هەیە تا چنە گرنگە شاعران لەگەڵ ئەوەی کە وشە و بردەکاری جوان ئەکەن لە شعرەکانیاندا ئەوە بتوانن بە شێوازێکی هەست بزوێن شعرەکانیان بخوێننەوە هەموو شاعرێک تۆنێکی تایبەتی دەربڕینی خۆی هەیە من پێم وایە ئەوەی شاعر خۆی ئەتوانێ خۆی ئەدایکا لەوانەیە سە من شعرێکی مەحوی بێنم بخوێنمەوە ستەم لە شعرەکەی مەحوی بکەم و چونکە وەکو ئەو ئەحساسی ناخی مەحوی ناتوانم ئەدای شعرەکەی بکەم بۆیە شاعر ئەوانەی کەشە دەخوێننەوە من ئەو ئەحساسی ئەو شانەی کاتێک کە ڕیزم کردووە بەرزونزمی لە هەندێ دێڕە ڕیتمێکی تایبەتی ناخی خودی خۆمە ینی من بەرزونزمیەک ئەەکەم بە دەنگەکە ینی خۆم وەکو چۆن ئەڵێ خۆم شتەکەم دروست کردوە چۆن کەسێک شتێک دروست بکە پێم وایە شاعر ئەوەی کە ئەتوانی ئەحساسی دەربڕینی خۆی بە تەکید ینی جوانکردنی وشەکان زیاتر ڕازاندنەوەیان جوانکاری بۆ وشەکان شاعر خۆی ئەتوانێت ئەو ئەدایە دەرببڕێت ینی بەجددی من مەبەستم شارەکەی خودی خۆم نیە لەوانەیە ئێستا شاعری تر هەبێ شارەکەی بێ کەسێکی تر بخوێنێتەوە وەکو ئەوەی کە خۆی ئەخوێنێتەوە تاموچێژی تایبەتی جوانی هەیە ینی لەزەتی لێ دینین بەڵام وەکو ئەوە نییە کە شاعرەکە خۆی بیخوێنێتەوە دەربڕینەکانی ئەحساسەکانی تەنانەت جوڵەکانی بەرزونزمی دەنگی دەربڕینەکانی ینی جیاوازیەکی تایە بەجددی بەڵێ چین لای ناوڕێک ئازان و خۆشەویستان دەچین لە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لە بەرنامەی سی گەوهەر ئینشاءالله. چەندە بە ئازاری لەسەر ئەم تۆپەخڕە دڵانێ دەچێژن ئاهیستەم کاری دەچەوسێنەوە بە دەستەم کاری بغزاوی
ئاهی ئازار و شنەی شیفا ڕووداوێ گەورە بۆ بەندەی خوددا دڵێ زۆر گەورە لەژێر چەپۆکی ستەمی زیندانە بەدار بە بەرد بە ئاسن و قامچی بە شەو بە ڕۆژ دەچەوساوە ئەو دڵە دەدرا ئازاری ئازارێ بە زمان ئاسان ناڵەی جەستە و دڵی دەگەیشتە ئاسمان بەڵێ ناڵەی دڵی سپی گەیشتە ئاسمان لەبەر قامچی و چەپۆکی ئازاردان دیواری زیندانی تاریکی ستەمدا دڵێ بەردەوام دەدرا ئازار چه ئازار و ناڵە و ژان و ناڕەحەتی جەستە هەپرون و مۆر و شین و خوێناوی گیان گەیشتە لوتکەی ناڕەحەتی بڕیاری دا دڵ ئیتر ناگرێ بەرگە شەکەتم جەستە شکاوم بە ئازارم یەک جاری دوی گەرستەم کاران هاتنەوە لام دەکەم ئیحتیراف بە یەکجاری ئیدی بەسە تێک شکاوم نەماوە هێز لە هەناوم لە دوای ئازار و ئەشکەنجە دڵ هەڵدەگرن بە دڵ زیندوو بە جەستە بێهۆش چوارپەلی فڕێی دەدەنە ژووری جارانی لە تاو ئازارە ناتوانێ بجوڵێ بەسەر و ڕوخساری قڵیشا و خوێناوی دڵ خەو دەبێتە میوانی لە نێو کونجی زیندانی یەکێ دەکاتەوە دەرگا و سەلام و عەلەیک کاکە فڵان ئەمیش بێزار لە وەڵامی سەلامی میوانی دووبارە کەلامی میوان دەکا سەلام دڵ دەڵێ چییە سەیرە لەم شوێنەدا بێجگە لە زبری بێجگە لە ناوی ناشیرین جوانی نییە بالی شەکەتم بریندار و لە میحنەتم چی بڵێم بێ بڕۆ بێزارم لە ناو ئازاری خۆمە گەوزاوم دووبارە کەلامی میوان ڕوون تێ بکە بزانە کێم ئەها لەلاتم میوانتم کە سەیرم کرد چیم دیم پێغەمبەر هەر زۆر حەپەسام واق و ور تێڕامام چۆنە و دەبینم لە زیندانی ئێرام وتەمی ئەی پێغەمبەر چۆن لێرەی بۆ هاتووی لێرە بێویژدان ستەمکارن ئەوان خراپن و دەدەن ئازارت یار فەرمووی نامەترسە بۆ لای تۆ هاتووم دەزانم ئازار دراوی ئادەی بزانم چۆنە شان و ملت ویستم هەڵسم دەستی خستە سەر شانم دای نیشاندم بە دەسە چەرموەکانی جوان جوان پشتی شکاوی شێلاندم دانە دانە ئەو برینانەی جەستەمی بە دەستی چەرمووی دەستی پیاهێنا لەپڕ بە خەبەر هاتم سەیر زۆر سەیر ئەوەی تۆ پێی بڵێ ئازار دانم ڕەویەوە نەما ئازارم نەما
ئازار. دەستان خۆش ماشەڵڵا کاک سەفین دەست و پەنجەت ڕەنگینە کاگەرە هەست دەکەم هەر ساڵە و شەر ئامێرێک خۆت ڕاهێنی پێ ساڵ پێش دەستەوە بەرنامەیەکمان کرد ینی بیرمە چی بوو کاتە بەس ئەمە بوو بەس سنتور بۆ ڕاستە وڵای تو قوربان ئەو ئالەتانارێکە و چێژی خۆی هەیە و بە دروستیش بڵێن کە تۆ بە تەمای کۆمەڵێک تۆمارکردن یا خۆت پەیوی جوان بکەیت پێویستت بە هەموویە بێت بە حەقەتشکە بە هەمویان ئێستا شتێکی تر هەرێکە و بە دەنگێکی تایبەتی خۆی ئیشەکا بەڕاست وانەگە حەزیش لە بابەتێک بێ حەزەکەی لە هەمووی بزانێ بەڵە بەڵێ بەڵە بە تاکید خۆت کامیان زیاتر سود بە چێژە وەڵاهی نازام چیتان پێ بڵام وەکو مناڵ وایە ینی وەکو مناڵەکانی خۆت وایە هەریەکیان ینی بڵێن وەکو یەک خۆشەویستن ڕاستەگەڵاکەگەرم ژەر سنتور زۆر تایبەت تاکید مامۆستا خاکی تا چەندێک شاعیرانی کۆن کاریگەریان لەسەر تۆ هەبووە یاخود چات چەندێک پێویستە کەسێک کە پێوێت دەست بکات بە نووسینی شعرێک بگەڕێتەوە بۆ مەدرسەکانی پێشووتر کلاسیک ڕۆمانس سێرێکی شاعیرانی پێش خۆی بکات دواتر دەست بکات بە نووسی خۆی هەندێک شعر ئەگەر بلیمەتە ئەدەب ناسەکان ئیلهام گەورەکان ئەوانی کە پێشووتر وشەکانیان بە جوانی ڕیز کردووە ینی ئەگەر ئەوان سەرەتای دەستپێکی ئەدەبێکی عیرفانی نەبووە نایە بەجددی ینی شاعیرانیش ئەمڕۆ نەیانەتوانی وشەیەک بنووسن ناوی بنێن شعر دروست ئەبوو بەڵام بە شێوازێکی کەم من پێم وایە شاعیرانی پێشوو هۆکاری سەرەکین بۆ ئەوەی شاعیری تر لەدایک ببێ هەر یەکە جۆرە شعرێکە نووسێ کاتێکە ئەوانەی کە خۆی گەورە بەهری شعریان پێبەخشێ گوێ ئەگری لە تێکستەکانی پێشینان ئەو ئیحساسی بۆ دروست ئەبێ بە دیوێکی ترە بە چەندەقێکی تری جیاواز نەک لەو بەهێزتر بەڵام با بڵێن بە ڕێچکەی خۆی ئەو کەسی کە شیعرە نووسێ لە سەردەما ئەسپی خۆی تاوەدا ئیتر هەوڵەدا شعرێک بنووسێ شتێک بنووسێ ینی ئەبنە پاڵپشت تەشجیعێکی سەرەکی بۆیان تاوەکو بتوانن لە ناو مێژووی ئەدەبی عیرفانی ئیسلامیدا دروست ببن و ببنە ڕقەمێک ببنە ژمارەیەک بە تەکید کاریگەریان هەیە ینی ئەو تێکستانی کە پێشتر وەکەوەی مەحوی ئەوەی مەولەوی ئەوانی نالی بێخۆت ئەمانە هەر هەمویان تا ڕۆژی قیامەت بەجددی چەندانی تر ئێمەش لە ئایندەدا ینی شاعیرەکانی تریش ئەبینە مێژوو خی گەورە ئەو خەڵاتەمان پێ بەخشێ لە ئایندەدا زۆر ناکەم نەوەکانی داهاتوومان جارجار دەستێک برن بۆ وشەکانمان و پێشکەشی خەڵکانی تریکەن ینی شاعیرانی پێشوو بوونەتە ڕەمزێکی سەرەکی بۆ ئێمەی ئەم سەردەمە ئەوان پێشەوای جوان نووسی و جوانبینی وشە جوانەکان بۆیە خەڵکی ئەم سەردەمەش ئەتوانێ ئەگەر شاعیر نەبێ گوێ لە شارەکانیان ئەگرێ ئیحساسێکی تایبەتیان بۆ دروزە بێ ئەتوانێت دەربرنەکانیان بە جوانی دەرببڕن وەکو خۆت کارگەری ئەوانت لەسەر بووە بە تاکید مەولەوی زۆر زۆر معجبم بە شارەکانی مەحوی بێسارانی ئەمانە ینی بێخود بەجددی من مەولەوی و بێسارانی زۆر معجبیانم هەندێک جار لە ماڵەوە کە دانیشم هەر بەم ریتمە نایخوێنمەوە وەکو چۆنەوە بەدەنگەوەی خوێنمەوە ینی کاریگەری هەیە ینی ئەوەنە ئیحساسەکە ئەوەنە هەستەکەی کاریگەری هەیە لەسرم ناتوانم وەکو بڵێ چۆنەڵێ شەوان خەڵوەتەن ماڵ بێ ئەخیارن ئالەمگەروتەن دۆست خەبەر بەم ریتمە نایخێنەوە ئەبێ ئاوازێکی بۆ دانێوە لە خۆمە بڕۆ خەڵەتی خۆت نییە تایبەت ینی جێگە خەڵەتت نییە وەڵی خۆی پێویستە لە ماڵا شەری خۆن خوێنتەوە عالم هەمووی خەوت بێت و تۆ بەخەبەر بوو بیت وەڵا جارجار هەیە بەستر ئەم شعرانە هەمویان ئێستا ئەم هینەم هەیە ئەمە ڕازێک لەگەڵ دەروون ڕازێک لەگەڵ دەروون شیعرە پەخشانە نەخێر ئەمە هەمووی لە کاتەکەی لە 11 شەو بۆ لا نووسراوە 12 شەو بۆ لا نووسراوە بۆ دوو ینی هەر هەمووی کە نووسیمە
لە 11 شەو بۆ لاو نووسراوە ینی ئەبێ کاتێکی بۆ دانێ تا بینوسی دوایی نووسیمەتەوە لێرە کردومە هەر هەمووی سەرزەنیشتی نەفسە ئەی دەروونەکەم بۆ وات لێ کردم خەجاڵەتی لای خوات کردم ئەم کارت پێ کردم ئەوت یان شتەکە دەلالە نییە با بڵێن تێکستەکە بڵێ لە خودی خۆم بەڵام شتەکانت بیستووە بەشێکی خودی خۆتە بەشێکی خەڵکی تریشە ینی گوناهی خەڵکیت بینی هەرێک لە خۆی بینێتەوە ئەیبینی ئەم شتانە لەدایەگە من ینی بەجددی هەمووی شەو زۆر ینی کاتێکی تایبەتێ بتوانی خەڵوەتی تیا بکەیت و ئەگەر شعریش نەنووسی سەهر بۆ بەرامی شعری شەوی جیاوازە ڕاستە خۆی کاگەرە کاک سەفین ڕەمەزانیش تایبەتمەندی خۆی هەیە بۆ نووسینی شعر و بۆ قوڵبوونەوە لەو وشانەی کە هەم لە هەندێک کات هەیە سەرزەنشتی نەفس هەم لە دوعاکردن مناجات وانە بەڵێ کانی شەو هەندێک شتەیە زۆر تایبەتن ئێمە هەموو جارێک کارەبا هەبێ کارەبا زەربە لە شعرەیە وەڵام حکوومەت زانێ سەڵێ بە کارەبا کارەبا نەبێ ینی جەوێکی ژوورێکی تاریک بێت چرایەکی دانراوێ باران ببارێ ئەگەر مۆسیقایەکی هێور هەبێ ئیتر وشە بە وشاڵێ خۆلایە بەلدایک بوو ئەم شتانە دروستن اینجا هەندێک وێنە هەیە وێنە یەگەبینی منداڵێ فیلمێسێک لە چاویایەتی ئەمانەی غەزە خوای گەورە ڕەحمیان پێ بکات و دژمنانی خوا هەر هەمویان خوا لە ناویان بەرێ بەجددی ئەمانە وێنەکانیان ئەبینی شعر هەر بەرگە ناگرێت ینی بەجددی هەندێک دەبینی لەم ڕەمەزانە پاڕینەوە لە خوای گەورە مسلمانان سەرخایانی بەجددی ئەم وێنانەی ئەوان کە یانبینی ئیلهامت پێ بەخشێ کاریگەری هەر ینی بەجددی ئەتڕوخێنێ کاتە ڕووداوەکانش کاریگەری لەسەر شاعرەکان زۆر ڕوودا و وێنەی سەرنج ڕاکێش باران بوونی شەو شاعر ناسکە بەخوا مۆسیقایەک حەدەسەکان بەڵە هەمویان کاریگەریان من خودی خۆم بەم شتانە هەستیارم بەمانە توانم شت نووسکرد نازانم لە شاعرەکانی تریش نازانم ئیحساسیان چۆن بێ لەگەڵ ڕێز و سڵاوم بۆیان مایکەکە گەر بێتە لای من مامۆستا و پرسیارە بکەم حەزم ئەو کرانەوەیە لە بەڵایی زۆر پێم خۆش چکە ئیتر ئەمە فرسەتێکە فەرقی جیاوازی کەلیمات و شعری چواری نایە ئەم بابەتانە سبێت چی بێت یانی خۆم ژەر هەڵقوڵاوی ئەوەی کەسەیە ئەناخی خۆیت بەڵام بۆ ئەم بە کەلیمات یانی بڵێن ئەژمارەکرێ و ئەویش بڵێن بە تێکستێکی جای چواری نەیە یاخود شتێکی ئەمانە هەیە وەکو یاساکە بڵێ یاسای چواری یانی ئەگەر بڵێم نازانم بڕوان پێ بکەم بەڵە ینی من بڵێم شعری چواری پێنج یا خوددارما بەسمۆیە جاریوات تۆ کەلیماتێکە نووسیت وەکو ئیلاهی نامەکەی ماوەساکەم بەڕەحمەت بەڵێ ینی سێرەکەی خۆشیێری شعر نییە تۆ بڵێ بینکەیت بە ئەم بەی کۆتایی هاتۆ ئەوی ژەر بەی بە کۆتایی بەڵام سێرەکەی کلاسیکی وەزن و قافیە بەڵە ئەوی شعر ئەمسە من ئەوانەی خوێنەوە پێشتر هەمویان شعری حڕە بەڵام شعری ئەوەی کە وەزن و قافیە بێ کلاسیکی وەکوڵە شەوەن خەڵوەتەن ماڵ بێ ئەغیارن بەڵە شعرەکە ئەگەر یەکەم دیێڕە بێت چەند بڕگە بێ ئەبێ دومیش ئەوە نەبڕگە بێ مەسن 5 بڕگە بێ ئەبێ دیێڕی دومیش 5 بڕگە بێ سێمی ژەبێ 5 بڕگە بێ ینی کۆتاییەکەیان ئەبێ مەسەڵێ ماڵ بێ ئەغیارن دیێری دۆمەڵێ دۆست خەبەردارن ئەم تێکستانە ئەبێ وەزن و قافیان وەکو یەک بێ ئەمە پێ من شعری کلاسیکی ماڵەزارێکیان بێت ئەوەیە کە بگاتە دڵێتر دڵ هەستی پێوکانی ئەم شێوازێکە مامۆستاش باسیکرا بزان پێوترە عروسی عەرەبی بەڵێ لەسەر شێوازی عروسی عەرەبیە هەڵە نەبم ئەوەی کە تۆڵیت ئەوەی کە من بیزانم هەر ئەو کە ئەڵە شعری کلاسیکی وەزن و قافی چواریە چواری وەزن و قافیەکەی کۆتاییەکەیان بە یەک بیت کۆتایی دێت بە یەک بیت بێ وەزن و قافی دەنگەکەیان تۆنەکەیان وەکو یەک بێ خەمبارن شادیان ینی ئەو کۆتاییەکەی بەنێ بەیان بە میم بێ بە هەر پیتێک بێ کۆتایی دیێڕەکانی تریژ وەکەوە بێ سەرسەنگیان جەمان لە بەرەمێکی دیکە نەبێ هەشتێکی دیکە دامادە بابەتێکی حەیم هەیە بەڵامی ترەوەندی کە خۆتان نەزان تۆزە لە ڕەمەزانە قەسەبەی هەوایەمانە پێ شخەڵیە فەرقێکی هەیە برانەی کوێکمان بنێ ئەوەی کە توانیمان بتوانین حەزم کرد لەسەرم ئالەتی ساز ئەمیش بڵێن ڕێزکێکی تایبەتی خۆی هەیە لەگەڵ هەندێک سۆزی ترە ئەگۆنجێ ئەتوان بڵێم تایبەتمەندی کشێ وڵات بۆ وڵات یاخود بڵێن ناوچە بۆ ناوچە شێوازی ئالەتەکان فەرقەکەن توان بڵێم ئەو ناوچانەی کە بڵێن ڕۆژهەڵاتین ئەم بابەتی کە بڵێن لە سنتور و لە کەمان و هەندێک ئالەتی تر هەیە بەڵام ئالەتی ساز دەتوانم بڵێم بابەتە
کوردیە تایبەتەکان زیاتر بڵین بەشی کربانج و یاخود زیاتر ئێستا تۆ بڵین تووشیا مەدرسەی تایبەتیشی وەدانەوە تۆ زەلای ئەوان زیاتر خوابینێتەوە بەڵام ئەوەندەی کە هەیە ئەمە لێرە توانین لەگەڵان هێشتا بڵین بەکاری بێنین بگونجە لەگەڵ هەر دەبێت مشکێکم لەسەر بیست بوو کە ساز ئەمریکی کوردیە ئەوە ڕاستە؟ بەڵە کوردیە بەڵامی تر ئەو یەکلایکردنەوەی بەڕاستی خەڵکێکی تایبەتی هەیە مێژوەکەی بزانێت کە بڵین نیقاشێ لەسەرەوە بکە کە بڵین زانیاری هەبێت زیاتر بابەتەکە بە چلایەکە ئەکەوێت وەحاڵ ئەوەی دەی کە هەیە ئەمڕۆ بتوانی پیشێکی پێ بکەیت بەڕاستی هەر حەزەکەی پێشەوە باسی تێکستەکەشمان بۆ بکەیت تێکستەکە ڕسووری دڵ ئەم شیعرە ڕاستی جەماعەتی ئەوبرانی ئەودیو کە بڵین مەدرسەی مامۆستا ئەحمەدی موفتیزادە کاک ئەشرف و هەندێک برای کە هەندێک شتی دەنگی خسۆزی خۆشیان هەیە شێری مامۆستا ئەحمەد بەکارێن یان خۆم لە شیعرەکانی خۆیانە گوێم لەوە بوو پەیوەندیشم پێوە کردن ئەتوانم بەکاری بێنم کەمێک دەستکاری بکەم زۆر زۆریشمان پێ خۆشە جا بە حەقەت ئەوانیش کۆمەڵی ئاوازی تایبەتیان هەیە ئەتوان بڵم لە مەولودەکانەوە یاخود لە یادەکانە زۆربەی ئەو کەسانی کە مەدیحەکەن یاخود بڵین لە ئەو مەجلیسە مەولودیەکانە مەدیحەکانە کە دانیشن هەندێک ئاواز ئەتوان بڵم ئاوازەکانی ئەو برایانەش بەکارهێنن ئاوازی زۆر تایبەتیان هەیە بە تایبەتیەوەی کاڵێ بارانە یاخود سەراپام دەڵام هەمووی زۆربەی شتەکانی مامۆستا ئەحمەدی موفتیزادەی کەویش بە ڕەحمەت بێ ئەخوا ئەتوان بڵم دەستێکی زۆر کاریگەری هەبووە با بڵین جوزئی نووسین و شعر ئەو بابەتەی ترەوە هەرواز لێ بێنە کە کەسێکی زۆر تایبەت بۆ بەڕاستی دەرەجاتیان بەرز و بڵند بێ ئەوەی کە هەیە ئەمە من هەر ڕێک تێکستەکەی وارە بەکارهێناوە بەڵامی تر کەمێک دەستکاریم کردووە لە وتنەکە شێوازی وتنەکە بە تۆماریش هەمە بەڵامی تر لێرە پێمان خۆش بوو بابەتێکی حیشی تیاوێت سەلامەتەکە رفيقي عاشي على رسولي دل شفيقي بعدي ولا محمد رفيقي عاشي على رسولي دل شفيقي بعدي ولا سروشي بركيبي هادو عالم بريز وخوشيستي هاقتالاي بريز وخوشيستي هاقتالاي محمد متيني بارزق مايا أويني دل بتيري برشامايا نشان افتخاري ناري آدم شياوي بجيراوي رسالات شياوي بجيراوي رسالات شياوي بجيراوي رسالات محمد بدنجي باقوازر همو شاهو قدا وتخوازر سروما ضوي من بارد بازي
زمانی بەردەبارانی حیجازێ زمانی بەردەبارانی حیجازێ محەممەدەی دڵی ژیری بیلالت ئەسری عاشقی دوو ئەبرۆی لالت تەواوی داهێنانی عیلم و سەنعات بە قوربانی خەباتی بێمیسالت بە قوربانی خەباتی بێمیسالت ئەمێ باسیەوە بکەم کە مامۆسا بە حەقەت لەم تێکستەیە باس لەواکە یەک دێڕیان تەنها دێڕێکیان محەممەد ئەی محەممەد ئەی دڵی ژیری بیلالت ئەسری عشقی دوو ئەبرۆی هیلالت ئەوەی کە زۆر کاریگەریشە دوای ئەوە فەرمێ تەواوی داهێنانی عیلم و سەنعەت بە قوربانی خەباتی بێمیسالت یعنی ئەوەی کە ئەوان تەئسیریان تێنەکردەوە ئەم مەسەلەی پێشکەوتن و مامۆستا ڕەفاهیەت و ئەوەی کە هەیە کەسەکە ینی بڵین لە هیچ شتێکی کەم نییە ئەو ئەیکاتەوە بەچی بە قوربانی ئەو تێکۆشانی کە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام بەو قاچە ماندویانی یاخود بەو دەسومەچەکەی کە لە غەزایە بێ لە شەو نوێژە بێ لە وەکو مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس بە ڕەحمەت بێ کافەرمێ تۆزی بەری پێت سورمەیە بۆ دیدەی بینە یعنی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵاتو وەسەلام لێرە کەم باسی ئەکات هیچ شتێکی تیانایەڵە تۆ مامۆستا زۆر جوان باسی دەستەکانتان خۆشە مامۆستا گیانجا پێمان خۆشە بە سنتورەکەی بەڕێست و شعرێکی کۆتایی کاگاران کۆتایی بە بەرنامەکە بێن نیمە لێرە کۆتایی بە بەرنامەکەین بەجێڵین بۆ ئێوە ئینشاڵڵا بە شعرێکی جەنابە کاگارانجان بە خزمەتتان نابین بەڵێ ئازان و خۆشەویستانمان زۆر بە خێراتنی بەڕێز کاک ئارام ناسراو بە خاکی هەورامی شاعیر وەروەها مامۆستا سەفین حوسەین سرود بێژ و هونەرمەندی ئەم ئامێرانە یەخوا بەخێر بێن سەر دوو چاومان زەحمەتان خۆشەویستانمان تا بەرنامەیەکی دیکەی سیگەوهەر و شەوێکی دیکە بە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەگەینەوە دەخوای گەورە دەپاڕێنەوە کە هەموو لایەکمان استیقامە و بەردەوامیمان پێ ببەخشێت ئەم شەوانە زیندوو بکەینەوە بە عیبادەت و بە پەرستش تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ پێشوەی من خواحافیزتان لێ بکەم زۆر سپاسی سپۆنسەرەکەم MK شۆپینگ دەکەم کە ناونیشانیان دەکەوێتە جادەی کاک ئەحمەدی شێخ سەر و مزگەوتی گەورە بە بازاڕی بەختیاری بەرامبەر بازاڕی ڕازاوە یەکەم دوکانی لەچکە هەتا شەوێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێت. خواد لەگەڵ ئەی ڕەمەزان خواد لەگەڵ ئەی میوانە خۆشەویستەکەی ئەڵڵا خواد لەگەڵ ئەی شەو ڕۆژە ڕێزدارەکانی خوددا خواد لەگەڵ خواد لەگەڵی مانگی دابارینی ڕەحمەت و مانگی سەرکەوتنی بەدر و گیرابوونی نزاکان خواد لەگەڵ خواد لەگەڵ ئەی مانگی بەستنەوە و قەنارەکردنی دژمن و دژمنانی خوا داخستنی سەرجەم دەرگاکانی شوێنی سزا چەشتن و کردنەوەی دەرگا و بۆن و بەرامەی باشدەکەی خوا خواد لەگەڵ خواد لەگەڵ ئەی گەورەی مانگان و گەورەی ڕۆژان و
گەورەی شەوال و پاداشتی هەزار شەو خوات لەگەڵ خواد لەگەڵ ئەیدا بەزینی پیت بە پیت و ئاەت بە ئاەتی کەلامی خوا خواد لەگەڵ ئەی سفرەی دڵخۆش خوازی بێنازان گڕ و تین و دەستی نزایی نزاخوازان چارەساز و شیفادەری نەخۆشان سۆز و ڕەحمەتی باران ئاسا بۆ گشتە و بەکاران لێ خۆشبوونی خوایی بۆ گەڕانەوەی گوناهباران خوات لەگەڵ هەزاران جار بەخێر هاتنمان کردی هەزاران جار سپاسی خوامان بۆ کردی هەزاران جار نزامان لە تەراویحدا و پاڕانەوەمان تیادا کردی زۆر سەربەرزی ئەی نورەکەی خوددا زۆر ڕێزداری ئەی حەبیبەکەی ئەڵڵا ڕێزی سوورەی قەدرت هەیە و جبریل لەگەڵ تۆدا لەناو جەرگە و چەقی نیوەی دڵدا بە فەرمانی خواکەمان ئەڵڵا لە شەوەکەی تۆدا ورد ورد پەیامی بۆ حەبیبەکەی ئەڵڵا هێنا